چ بایکۆت و ناڕەزایەتەکانی یەک هۆکاری هەیە. ئەو نەفرەتەیە کە پێوترە دوو زۆنی، ئەو نەعلەتە کە ناوی دوو زۆنیە، نەعلەتێکی زۆر گەورەیە لە کورد، نەفرەتێکی زۆر زۆر گەورەیە. ئەم هێڵە کە دایان بڕیوە لە دێگەڵەوە، تاوان دەوڵەتە هەرێمایەتەکان ڕۆڵیان تیا هەیە بۆ زانیاریت، کە هێزێکیان ئەیانتوانی ئەوی کە بڕاتە پێشوتیان وەرە لێرە بوەستە. بۆ چونکەوە ئەم دوو زۆنە دابەش بووە بەسەر دوو دەوڵەتی هەرێمایەتی. هەر دەوڵەتە لەو زۆنەیە کامل نفوزی هەیە لە ڕووی فەرهەنگی، لە ڕووی سیاسی، لە ڕووی هەواڵگیری، لە ڕووی بابووری، لە ڕووی دانانی لەو حدودانە هاتوونەتە پێشەوە سەربازگا. ینی هەموو ئەمانە، ینی تورکیا ئەوە ئێستا پکەکە گەریلاکان یەکشێنێتەوە لە ناو باکوور، بەڵام تورکیا 3 ساڵی کە بۆیان تەمدید کرد کە 3 ساڵی کە سوپای تورکیا لە باشووری کوردستان ئەبمێنێتەوە. ئەم نەفرەتە زۆر گەورەیە. خۆزگە ئێمە یەک هەرێمی یەک پارچەمان هەبوایە. ئەگە یەک هەرێممان هەبووە، یەک هەرێم و یەک حکوومەت، حیزب ئیشی خۆی بکردایە، وەک ئێستا نەبووایە کە هەریەکە. هەنی تۆ دیقەت بدە کاکە، پارتی لێرە 2 کورسیە ناوە نیە، یەکێتی لەو لا 3 کورسیە ناوە. یعنی کەمینەن، یعنی هەر ئەوە گەورەترین بەڵگەیە کە ئەمان بەهۆی دەسەڵات و پارە و هەڕەشەوە زۆرینە لە زۆنەکەی خۆیان هێنێ.